كاك رزقار بەڵێ برایشینە فەرموو. سلام علیکم مستجاب باش. علیکم السلام ورحمة الله کاک رزقاریان یاخوا سلامت بی. سەبارەت بە ئێمەی کە کورد بە حام کە تووڕین یەکەم شت ئەوەی کە باسکەری بە جەنگدا ڕۆشتوون و ناخۆشی ئاژاوە لە وڵاتماندا هەیە، بەڵام ئێمە میلەتێکین لێبوردە نین. من هەڵەیەک دەکەم حەقە بەرامبەرەکەم هەڵی بەرامبەرەکەم هەڵەیەک دەکەم من بە هەڵەی دەکەمەوە، یعنی کە من بەرامبەرەکەم هەڵەی کرد هەڵەکە هیچ مافەرق نییە. کومی تووڕەبوون ئەوەی کە بەرامبەرەکەی خۆراگر بێ، ئەنی بە هەڵی دەنەپێتەوە. پرسیارێکم پێ مامۆستا جانەکەم تێبینەکە جوان بەڵە ڕاستە ماناکەی چی؟ بەڵێ تێبینێکشم مامۆستانی سەرنجێکم هەیە سەبارەت بە کوشت و کوشتات بۆ من کتێک و کوڕەکەم هەیە. بەڵێ پرسیارێکت هەبوو بازام کاک ڕزگار عەفوم بکە پرسیارەکەت تێنەگەیشتم وتم مانای چییە؟ وشەی قورئان مانای چییە؟ مەسەلەن لە چی هاتووە ئەو مانایە؟ قورئان مانای چییە؟ بەڵێ پرسیارەکەت گەیشت ئەوەی تێبینیەکەشت مەسەلەن سەبارەت بە کوشتن و مەسەلەن بە حەمە لە کوردستاندا بەڵێ بۆ نمەم کتێکم هەیە لەگەڵ کوڕەکەم هەیە، کتەکەم تووشی ئەمری کوشتی پێ دەکەم، بەڵام کوڕەکەم چەندان هەڵە دەکا لەوانەیە بۆی چارەسەرکەم خانی بۆ فرۆشم چەندان سەڵاعەتی بۆ بکەم کە لەوە ئەمە هەڵەیەکی زۆر زەق و زۆر دیارە لە کۆمەڵگەی ئێمەدانی هەردووکان زەکی خۆتن بەخوا ڕاست کە کوڕەکەت هەڵێکی دەکا هیچ فەرقی نەگەت دەکەیت، هیچ فەرقیان نییە. دەست خۆش بە تێبینێکی زۆر جوان بوو لە درێژەی بەرنامەشدا لەسەوە تێبینی جەنابیشت بیری تێناینەوە قسەی باشتر دەکەین کاکە ڕزگار دەست و چاوت خۆش بێ خی گەورە بتان پارێزێ. زۆر سپاس کاکە ڕزگار. وەکو یەکەم پەیوەندی باسی ئەوەی کرد کە ئێمە وەکو میلەتێکی کورد میلەتی کورد تووڕین فعلەن زۆر بەمان تووڕین وایە کەسێ هەڵەیەک دەکا ئەگەر کەسی دووەم لەو گەورەتر بێ لەو دیندارتر بێ لەو ژیر و عاقڵتر بێ ئیتر هەڵەکەی ئەو دووبارە ناکاتەوە. ئەو قسەیەکی نەشیاوی کرد ئەگە ئەم نێڵێتەوە فیتنەیەکە کۆتایی پێدێ ئەڵێ جارێکیان پیاوێکی ساڵح و خوانەس هەبوو کەسێ قسەیەکی ناشرینی بەرەو ڕوو کرد وتی وەڵڵا برا من پێت ناڵێمەوە کتێبی خۆتە چی لێ دەنووسی لێ بنووسە من ئیمانم بەوە هەیە دەچمەوە بەر بارەگای خوای گەورە و دەفتەری ئەعمالمان هەیە تۆ ئەم قسە ناشرینە ناڕەوایانەی کە بەرامبەر بە من دەیانکەی لە دەفتەرەکەی خۆتا تۆماریان دەکەی بە قەڵەمەکەی خۆت دەینووسی لە قیامەتە لەسەر تۆ حیسابە چاکەکانی تۆ بۆ من دێن من قەت ئاستی خۆم ناهێنمە ئاستی کەسێکی وەکو تۆوە. ئینسان ئەگە تەنها دەمە بە زمانیش نەڵێ لە دڵەوە بڵێ یا ڕەبی خوای گەورە ڕەحمم پێ بکەی سەبر و تەحەملم بدەیتێ لێبوردن ئەوەیە کە بەرامبەر بە کەسێک کە زمانی خراپە و لە دەقەیەکە عەسەبی و تۆڕە بووە تۆ چەند چرکەیەک سەبر بگرێت چەند خولەکێکی کەم سەبر بگرە ئەو بۆ خۆ شەرمەزار دەبێت. ئەو قسەی کاکڕزگار زۆر ڕاستە ئێمە لێبوردە نین لەبەرەوەی وا حاڵی بووین ئازا ئەو کەسەیە بەرامبەر کوتی یەک تۆ بڵێ دا من هەر قسەم سەد ئەوەندە بەرامبەر بە تۆ هەیە نەخێر لەوە چی عوزرت بۆ بێنمەوە بە عوزر بۆ یەک بێنینەوە بەڕێزان وەڵڵای ئێستا بە تایبەتی کەسانە کە ناناسی لە بازاڕە بەریەککەوتنت دەبێت لە شەقامە بەریەککەوتنت لەگەڵی دەبێت لەوە چی ئەم لەگەڵ خێزان و ماڵ و منداڵی خۆی لە ماڵەوە شەڕی بوو بێ لەوە چێت لە دایرێکی حکوومەتە کارەکەی وەکو پێویست بۆ نەکرابێ و پەست بوو بێ و دێتە سەر شەقام و خۆشی وەعی و ڕۆشنبیریەکەی لەو ئاستەدا نییە کە بڵێ باشە من فڵان کەس لە ماڵەوە تووڕم بۆ شەڕی خۆم بە فڵان کەس بڕێژم ئەچیتە دایرەیەک و سەیەکی کابرایەک مۆزەفێک عەسەبیە تووڕەیە یعنی لچولێوی بەیەکا داوە عزرێکی بۆ بێنەوە بڵێ بەخوا لەوە چ ئەم بانی کە لە ماڵەوە هاتوێتە دەرەوە خوا ئازانە چ گرفتێکی گەورەی خێزانی هەیە تۆ خۆت مەخە ئاستی ئەوە عزر بۆ یەک هێنانەوە شتێکی زۆر چاکە بەردەوام بڵێ لەوە چ فڵان کەس قەرزار بێ بەخوا لەوە ئێستا گیرفانی خاڵی بێ ئینسان کە گیرفانی خاڵی بۆ عەقڵیشی خاڵی دەبێ کە کێشە و ئاژاوی لە ناو ماڵا هەبوو ئەگەر کەسێکی زۆر بە ئیمان و زۆر ڕۆشنبیر و تێگەیشتوو لە ژیان و لە دین و ژین نەبێ ڕقەکەی خۆی بەسەر خەڵکا دەڕێژێ ئەمڕۆ زۆربەی وایە بۆیە عزری هێنانەوە بۆ بەرامبەر دەتکاتە کەسێکی لێبوردە ئەفەرمی قورئان یعنی مانای چییە قورئان لە قیراءەوە هاتووە لە خوێندنەوەوە قورئان ئەو کتێبەیە سوبحان الله هیچ کتێبێک نییە لە مێژووی مرۆڤایەتیدا و تا قیامەت بەقەدەر قورئان بخوێندرێتەوە بەردەوامی خوا ئەم قورئانە لە جیهاندا دەخوێندرێتەوە هیچ کتێبێکی ئاینەکانی پێشوو ئەگە دەستکاری کراون یان وە خۆشیان مابنەوە یان هیچ کتێبی نووسەرێک دانایەک زانایەک شعرێک ڕۆمانێک نییە لە دنیادا هەر لەوە چێت ڕۆژێک مانگێک ساڵێک 10 ساڵ 100 ساڵ 200 ساڵ ئەم کتێبە باوی هەبێت لە ناو خەڵکە بەڵام بەس ئەم قورئانە پیرۆزەیە شەو و ڕۆژ بەردەوام چرکەیەک نییە کەسێک لەم سەرزەویەدا قورئانەکەی بەدەستەوە نەبێ یان لەبەر نەی خوێنە یان خەڵکی فێر نەکا یان فێر نەبێ
ئەوە قورئان واتە خوێندنەوە لە قیراءەتەوە هاتووە کتێبێکە کە بەردەوام دەخوێندرێتەوە. سەرنجێکی کاکە ڕزگار زۆر جوان بوو، دەڵێ کاتێک کەسێک کوڕێکی هەڵە دەکا ئەچێ خاونی بۆ دەفرۆشێ، ساری بۆ دەفرۆشێ، پارێ بۆ قەرز دەکا، دەستی خەڵکی بۆ ماچ دەکا، هەمان هەڵەگە کچەکەی بیکات دەچێت دەیکوژێ. واللهی قسەیەکی زۆر ڕاستە، واللهی کوڕ و کچ هەردووکیان ئەولادی تۆن. تاوان خوای پەروەردگار کە نووسیوێتی لەسەر مرۆڤ نەیفەرموو ئەمە بۆ جنسی نێرە و ئەمە بۆ مێیە. ئەگە کوڕ کردی جێ شانازیە و دەبێت سۆڵحی بۆ بکەی، ئەگە کچ کردی دەبێت بیکوژی. ئەو باوکو دایکە ژیرن ئەگە کچەکەی خوا نەخواستە تووشی لاڕێبوونیەکیش بوو، هەڵەیەکیش بوو، هێشتا نەفرەتی لێ ناکە، هێشتا ئامێزی بۆ دەکاتەوە، هێشتا پێی دەڵێ کچی خۆم. مرۆڤ فریشتە نییە. ئەگە هەڵەت کرد داوای لێبوردن لە ئەڵڵا بکە، خوای گەورە بە عەزەمەتی خۆی لە گەورەترین تاوان دەبورێ. و تۆش ئەولادی منی پشتت تێناکەم کچەکەم، وەرە قسەم بۆ بکە، بە ئیزنی خوای گەورە لەو چاڵە دەرت دێنم. باوک هەبووە کچەکەی خەڵەتێنراوە لەلایەن کوڕێکەوە، لەلایەن کوڕێکەوە دەستی بڕدراوە، دەستی پێکراوە، ئەمیش کچێک بۆ پەسە زمانە یعنی ڕوحسوک و دەرون پاک وەی زانیوە ئەمە بۆ زەواج دەیەوێ. لە دوایدا کاتێک کە خەریک بۆ خۆی بکوژێ باوک پێی زانیوە، باوکی ژیر و عاقڵ نەچۆ کوڕەکە بکوژێ، نەچۆ کچەکەی بکوژێ، کتێتی کچی من لەوە ئەچێ منیش لە تەمەنی تۆدا تووشی هەڵەیەک بوو بم، لەوە ئەچێ مرۆڤەکانی تریش تووشی هەڵەیەک بوو بن. ئەو کوڕەشی بان کردووە و توێتی تۆ بەتەمان نەبووی هاوسەگیری لەگەڵ کوڕی من بکەی، من ناتکوژم، ئابڕوشم نابم، بەڵام هەتا ماوی جارشکە لە کچی خەڵک نزیک نەبیتەوە، جارێکیش لە کچی من نزیک نەبیتەوە، پەردەپۆشی شت دەکەم و ناوی شت نازڕێنم، ئەوە پیاوی ژیرە، بە کچەکەشی و تۆ کچی شیرینم. تۆش لەمەوە دو ئەزمونت وەرگرت، من نەدەتکوژم، نە ئابڕوت دەبم، نە لە ماڵ دەرت دەکەم، نە کەس دەکوژم، ئەزمونێکت لە ژیانە وەرگرت، لەمەوە دووە ساویلکە مەبە، لەمەوە دووە سوکەڵە مەبە، لەمەوە دووە بووکەڵە مەبە بەدەستی هەر کوڕێک و هەر تەلەفۆنێک و هەر چاتێک و هەر فەیسبووکێک و ئەوانەوە. ئەزمون وەرگرە، دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، کوڕی چاک لە وڵاتەدا زۆرە، ئەمە باوکی ژیرە. بەڵام باوک بەداخەوە ئەگەر هات و پشتیوانی کوڕەکەی دەکات لە هەمان تاوان کە ڕوویداوە بەڵام کچەکەی دەکوژێ، قسەی کاک ڕزگار ڕاستە. ئەمە پەیوەندی بە دینی ئیسلامەوە نییە و پەیوەندی بە کولتوری گەلی کوردیشەوە نیە، کوردی ڕەسەنی تێگەیشت و بیر و باوەڕەکەی لە ئیسلامەوە وەرگرتووە. ئێمە خالقمان ئەڵڵایە سوبحانەه وتەعالە، پێغەمبەرمان ڕەسوول الله محەممەد صلی الله عليه وسلم. ئەبێت لەوانەوە وەرگرین، لەوانەوە دین وەرگرین، لەو خالقەی کە دروستی کردوین بەرنامەی ژینمان وەرگرین کە هەمووی بەرنامەی لێبوردەیە. ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامی خۆشەویستیە، وەڵڵاهی ژیان هەمووی خۆشەویستیە. هەڵەکار، تاوانکار کاتێک کە تۆبەی کرد دێتەوە ڕێزی خۆشەویستانەوە. چەند دەچڵکن بی کاتێک کە دەچی لە حەمامێکە پاک و خاوێن خۆت دەشۆی دیتە دەرەوە پاک بوویتەوە، بۆنی چڵک و چەپەڵت پێوە نەما. لە حەمامی تەوبەدا کە ئینسان تەوبەی کرد هیچی پێوە نامێنێ.